ناوچەی بازیان یەکێکە لە گرنگترین ناوچە پیشەسازیەکانی هەرێمی کوردستان، بەتایبەت شاری سلێمانی، شوێنێک کە زۆربەی کارگە گەورەکان تیایدا کۆبوونەتەوە، ڕۆژانە بەرهەمی ناوخۆیی تێدا دروست دەکەن. لێرە لە نێوان دەنگی ئامێرەکان و هەوڵی کرێکاران چیرۆکی داهێنان دەنووسرێت. لێرە لێی گەرمی هەزار تێدەپەڕێنێت، چونکە لێرە تەنها ئاسن ناتوێتەوە، بەڵکو داهاتووی وڵاتەکەمان بنیاد دەدرێت لە دڵی پیشەسازیەوە. ئەمڕۆ چیرۆکی ئاگر و ئاسنتان بۆ دەگێڕمەوە. لە نێو ئەم کارگەیەدا ئەندازیاری بە ئەزمون و شارەزا هەیە. کارگەیەکی وا گەورە دڵنیام هەموویان بە ئەزمونن. یەمە لای کاکشاکار. کاکشاکار سڵاوە لەبێت. لەشتان ساغ بێت لەم کارگە گەرمەوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاکشاکار یەکەم پرسیار ئەمەوە بۆ دەست پێ بکەم. ئێمە ئێستا لە نێو کارگەیەکی زۆر گەورەی خۆماڵیاین. پێشەکی پێمان بڵێ ئەم ئاسنانە چۆنی دێنە نێو ئەم کارگەیەوە. لە کارگەی شیشی ئەلفا بە سێ پرۆسەی زۆر گرنگدا تێپەڕ دەبێت. پرۆسەی یەکەم بریتە لە پرۆسەی سکراب. پرۆسەی سکراب کە زۆربەی سکرابەکان ئێمە لە خوار و ناوەڕاستی عێراق بەدەستمان دەگات. لە بەشی سکرابدا ئێمە سکانەرمان هەیە. سکانەر کاتێک کە سکراب داخڵ دەبێت بە کارگەی شیشی ئەلفا. لە ڕێگەی سکانەرەکەەوە فەحسی ئەو سکرابە دەکەین کە ئایا سکرابەکەمان تەواو پاک و خانە دوورە لە هەموو مەوادێکی ناتەندروست و زۆر کات بۆ خۆتان ئەزانن کە وڵاتەکەمان دووچاری شەڕ و ئاژاوەی کەسانی ناحەز بووەوە. زۆربەی کات ئەو کەسانە کە دەست دەکەن بە بڵاوکردنەوەی بۆمب و مادە تەقەمەنیەکان بۆ ئەو سکرابە. لێرە ئامێرێک هەیە بۆی ئەمانە لێک جیاکاتەوە؟ بەڵێ ئێمە لە سکانەرێکمان هەیە کە بۆ جیاکردنەوەی مادە ئەشیعی و مادە تەقەمەنیەکان بۆ ئەوەی هیچ مادەیەکی ناتەندروست داخڵ نەکرێت بە فڕنەکان و دواتر ببێتە هۆی زیان گەیاندن بە کارمەندەکان و بیناکانمان. واتامە بۆ بیمەی تەندروستی کارمەندەکان زۆر سەلامەت سەیبە. کاتێک کە لێرە سکراب بکرێت بڵێن ئەو ئاسنانە کێنە ئێرە لێرە ئەتوێنێنەوە، چکم لە دواوە بینم ئاگرێکی زۆر هەیە. ڕاستە لێرەدا لە نیاخان کاتێک کە سکرابەکە لە بەشی سکانەر دەرەچێت دواتر ئێمە نێرین بۆ ساحەی سکراب. لە ساحەی سکراب دووبارە دەست دەکرێت بە چێکردنەوەی سکرابەکان کە ئایا سکرابەکەمان هیچ مادەیەک هەبووە کە لە سکانەرەکە دەرچوو بێت زیان بەخش بێت، دووبارە دەست دەکرێت بە پاکردنەوە و جاکردنەوەی سکرابەکان. دوای ئەوەی کە ئێمە سکرابەکان دڵنیا بووینەوە لە کارمەندان و سەرپەرشتیارانی سکراب کە سکرابەکەمان پاک و خاوێنە، ئێمە چەندین مادەی کەمان هەیە کە وەک سکراب بەکاری دێنین. لەوانە HBI و DRI کە مادەیەکی ئاسنی ئیسپنجیە، ئەوە بەکاردێنین 180 ئەوە بەکاردێنین لە بری سکراب. دوای ئەوەی کە سکرابەکە دەهێنین لە ڕێگەی ماگنێتێکەوە داخڵ دەکەین بە کوورەکان. لە کوورەکاندا لە فڕنەکاندا ئێمە ئەو سکرابە دەتوێنینەوە بۆ پلەی گەرمی 1600 پلەی گەرمی. لە پرۆسێسی ئەو توانەوەیەدا بەردەوام ئێمە تاقیگەی پێشکەوتومان هەیە کە کەسانی ئەکادمی و جیهازی پێشکەوتو بە ستانداردی جیهانی کار دەکەن. بەردەوام سامپڵ وەردەگیرێت، نمونە وەردەگیرێت بۆ دڵنیابوون لە کوالیتی بەرهەمەکەمان. زۆر باشە. ئەمە هەروەکو هێن لە کۆڵانەکانە ئاگەڕێت ئەڵێ ئاسنشکای جۆرەگرین. بڵێ ئەوش وەرەگرێت. بڵێ ئاسنشکای جۆرەگرین. پارەی چاکەکە باشە. زۆر باشە. سیرێکی پێشەوە بکەین لە قسەکانمان پاتەوە بکەین. کاکشاکان نەچینە پێشتر؟ نا تاو. بۆچی؟ تاو ئێرە سەیفترە. تۆزێ حەزم لەینە. سەرکێشی لێرە ناگونجێت تاوە. زۆر باشە. لێرە لە ناو کارگەکە دووکەڵێکی زۆرە بینین. لە دەرەوەی کارگەکە کە هاتم بۆ ئێرە منم دووکەڵەم نەبینی بەڕاستی. ئەم دووکەڵە واتا ناچێتە دەرەوە؟ نەخێ بە هیچ شێوەیە. بە هیچ شێوەیەک. دەنیاخان ئێمە دوای ئەوەی کە لە پرۆسێسی توانەوە داین لەو کاتێدا بەهۆی سکرابەکە و جۆری سکرابەکەەوە دووکەڵێکی زۆرمان دەبێت. ئێمە لە ڕێگای پێشکەوتوترین جۆری فلتەرە بەکاردەهێنین کە دووکەڵکێشی سەرەتایی دووکەڵکۆشی دووەمیمان داناوە. لە دووکەڵکێشی یەکەمی زۆربەی کات ئەو دووکەڵی کە دروست دەبێت بەشی هەرە زۆری ئەڕوات بۆ بەشی فلتەرەکە و دوای ئەپاڵێورێت دووکەڵێکی پاک و تەمیز ئەڕوادە ژینگەوە.
دوای ئەوەی ئەگەر هاتوو ئەو فلتەری یەکەم تاقە و توانای ئەو دووکەڵەی نەبوو ئێمە لەسەرەوە فلتەری دووەمیمانداناوە یعنی بە هیچ شێوەیەک دووکەڵی ناتەندروست ناڕوە بە هیچ جۆرێک ژینگە بە هیچ جۆرێک الحەمدولله چونکەم ئەوانەی دەرەوەی ژینگەش پێویستیان بە هەوایەکی پاکە الحەمدولله بەڕاستی من لێرە کە هاتم ئەم دووکەڵەم نەبینی لە دەرەوە واتە ئەمە یەکێکە لە حاڵە هەرە باشەکان الحەمدولله بۆ ئەوەیە کارگەکەمان بۆ نووسراوە ناسراوە دۆستی ژینگێ لێرە کوالیتی ئاسنەکان چۆنە کوالێتی مەرجی یەکەمیمانە دوای سەلامەتی کوالێتی زۆر گرنگی پێدەین ئێمە لە هەموو بەشەکان لە کاتێکدا کەیەک فڕن توانەوە دەست پێەکەین ئێمە بەردەوام لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی سامپڵ وەردەگرین سامپڵ وەردەگرین بە جیهازی پێشکەوتو و ستانداردی عالەمی تاقیبی دەکەین بزانین ئایا ئەو ماوەدانە ئەو پێکهاتەیە کە پێویستە لە تواوەکەدا هەبێت ئایا لە ڕێنجی وەسەددا هەیە یاخودنا هەر کاتێک کە نەبێت ڕاستەوخۆ ڕادەگیرێت و فڕێ دەدرێت و دووبارە دەردەکرێتەوە بەتوانەوە. لەم کارگەیەدا بە سەدان دەرفەتی کار بۆ خەڵکی ناوچەکە و شاری سلێمانی ڕەخساوە. هەموو ئەوانەی کار دەکەن لە ڕووی سەلامەتی و بیمەی تەندروستیەوە مافیان پارێزراوە. لەسەرەوە باسی قاڵبەکەمان کرد وابزانام ئێرە شوێنی قاڵبەکەیە جگە لەوەش بەڕاستی ئێرە دۆزەخە گەرمە زۆر گەرمە ئێوە ڕاهاتوون وەڵای ئەمە خۆمان ڕاهاتین ئەرە وڵاتەوە بۆ هەستەکەم بۆ چلەی زستان ئێرە زۆر خۆش بێ بۆ چلەی زستانی شەرگەرمە ئێرە بەشی CCM لە بەشی CCMدا CCM واتە گۆڕینی تواوەکە لە دۆخی شلیۆ بۆ دۆخی ڕەقی کاتێک ئێمە لە ڕێگەی مۆڵت ئۆپەرەیتەرەکانەوە لە ڕێگەی مۆڵت کەپەرەکانەوە دەچین شێوە ئەدێن بە قاڵبەکان کە قاڵبەکان ئایا چۆن بێت 100 ملیم بە 100 ملیم لە ئێستادا ئێمە قاڵبەکان بەرهەم دێنین لە ڕێگای شێوەی 100 ملیم بە 100 ملیم بە درێژی 3 مەتر وە کارگەی شیشی ئەلپا لە توانایدا هەیە هەموو جۆرەکانی قاڵب بەرهەم بهێنێت. شاکار ئێستا پێوینە خوارەوە چیمان کرد؟ ناکەین ئینشەڵڵا لێرە بۆ خۆماناکەمان لێ بێت ئێستا خۆشیێر ئێمە زەوی نییە هەمووی ئاسن ئارە وەڵا هەمووی ئاسن نانە ئینشەڵڵا ناکەین ئینشەڵڵا ئینشەڵڵا کاک شاکار لێرە ئەبینین جارێکی تر گەرمەکرێتەوە گەرمەکرێتەوە دووبارە گەرمەکرێت وەک چۆن باسمان کرد کارگەکەی ئێمە لە سێ خۆناغی سەرەکی پێکاتوین ئێستا ئێمە لە کۆتان خۆناغداین کە بریتە لە خۆناغی ڕۆڵینگ میل لە ڕۆڵینگ میلدا ئێمە ڕێگەی فڕنمان هەیە سەرەتا لە ڕێگەی فڕندا دووبارە ئەو قەڵبانەیە کە لە فڕنەکە و لە CCMەوە دەردەچێت دێت بۆ ئێرە کە سار بۆتەوە دووبارە گەرم دەکرێتەوە بۆ پلەی گەرمی 1200 پلە ئێمە پێویستمانە بۆ 1200 پلە دوای ئەوە کە گەرمی گونجاوی پێدرا لە ناو فڕنەکە دەڕوات بەرەو ناو ڕۆڵینگ میل لە ناو ڕۆڵینگ میلدا ئێمە چەندین ڕۆڵە و ستانمان هەیە کە وردە لە قاڵبەکە باریکەکاتەوە هەنداو بۆگادا ئەو پیاسەی کە ئێمە پێویستمانە. باشە کاک شاکار لێرە ئەم قاڵبانە وەکۆ بینیم زۆر گەرم چیان لێن؟ ئێستا ئەمانە کە لێرە لەم حاڵەتەیە کە ڕوویەوە بووەتە هۆی جامبوون و بەیەکبەستنی قاڵبەکان لەم حاڵەتەیە ئێمە ئەو قاڵبانەی کە بەکەڵک نامێنن یان گەرمیەکەی گونجاو نابێت یای ئەەکەینەوە دووبارە ئەینێرینەوە بۆ تواردنەوە و دووبارە بەکارهێنانەوە دووبارە دەست پێکاتەوە بەڵێ. ئەم هەرایەی لە دوای منەوەیە چ خۆناغی ئیشەکەیە؟ ئەمە خۆناغی کۆتایی کارگەی شیشە خۆناغا لەم خۆناغەدا دەست دەکرێت بە دروستکردنی ئەو پیاسی شیشەی کە ئێمە پێویستمانە لە ئێستادا ئێمە دەست دروستکردنی شیشی 12 ملیمە چۆن دروست دەبێت کاتێک کە لە فڕنەکە دووبارە قاڵبەکان گەرم بکرایەوە دوای ئەوە کە گەرمی گونجاو بۆ 1200 پلە ئەو کاتە دەنێرێتە دەرەوە بەناو ڕۆڵەکاندا بەناو ڕۆڵەکاندا ئێمە ڕۆڵەی سەرەتایی ڕۆڵەی مامناوەندی و ڕۆڵەی کۆتاییمان هەیە بۆ ئەوەی ئەو شیشە بگاتە ئەو قیاسی کە ئێمە پێویستمانە لە کۆتا خۆناغدا کە شیشەکە لە کۆتا ڕۆڵەدا لەوێدا ئێمە دیاری دەکەین چ سایزێکمانەوێت چ قیاسێکی شیشەکەمان پێویستە دیاری دەکات کە دیزاینی شیشەکەمان چۆنی بێت دوای ئەوەی کە لە ئاخر ڕۆڵە دەرچوو داخڵ دەکرێت بە CMP بۆکسێکەوە
ئەو TFT بۆکسە شوێنی کۆنتڕۆڵکردنی کوالیتی شیشەکەیە لە ڕێگەی ئاوەوە. لە ڕێگەی ئاوەوە ئەم لەناو ئەم TFT بۆکسەدا پلەی گەرمی شیشەکە لە 800 پلەوە تا دەبەزێنێت بۆ 550 پلە بۆ 600 پلە. لەو نزیکانەدایە بەر نزیکەی لە 550 بۆ 600 پلەدایە. دوای ئەوەی کە لە TFT بۆکس دەرچوو لە ڕێگەی سیستەمێکەوە کە پێی دەوترێت سیستەمی کوڵینگ بێت. لە کوڵینگ بێت وردە شیشەکان چاردر دەکرێتەوە. دوای ئەوە ئێمە تاقیگەی تایبەتمان هەیە بە ڕۆڵینگ میل. لە ڕۆڵینگ میلدا کارمەندی پێشکەوتوو ئەکادیمی و جیهازەکانمان هەیە کە ستانداردی جیهانیە. ئێمە لە ڕێگای دوو ستانداردی جیهانی کار دەکەین کە بریتە لە ستانداردی ATI 315 و ASTM 615. لە ڕێگای ئەو دوو ستانداردەوە کە هەموو جیهان کار لەسەر ئەم دوو ستانداردەکە کە پێشکەوتووترین ستانداردە. ئاگر لەسەر ئێرە لێن ئێرە زیاترە لە ئاگرەکە. ئەم کارگەیە کە نمونەی یەکێکە لە کارگەکانی بەرهەمهێنانی شیش لە هەرێمی کوردستان توانیوێتی شیشی دژەبوو مەلەرزە لە ئاستی عێراق بەرهەم بێنێت. پێش خستە بازار هەموو بەرهەمەکان لە تاقیگەی تایبەتی کارگەکەدا پشکنینی تەواویان بۆ دەکرێت. کاک شاکار ئێرە تاقیگەکەیە لێرە وتمان دوو جۆر تێست هەیە وایە جۆری یەکەمیان جۆری یەکەمیان لە تێستەکانمان ئێمە وەک چۆن ئاماژەشم پێکرد پێشتر کارگەی شیشی ئەلفا گرنگی زۆر دەدات بە کوالیتی بەرهەمەکانی. ئێمە دوو جۆر تێستمان هەیە کە لە ڕۆڵیمیلدا بەکاردەهێنرێت. تێستی یەکەمیان تێستی چەمانەوەیە کە بریتە لە چەمانەوەی شیشەکە بۆی بزانرێت کە ئایا ڕووکەشی شیشەکە گونجاوە و هیچ تەقینێک نییە لە شیشەکەدا. تێستی دووەم ئەمەیە؟ بەڵێ لە ڕێگای ئەم جیهازەوە کە بەردەوام وەک پێشتریش وتم هەموو نیو کاژمێرجارێک سامپڵ وەرە ژیرێت و ئەهێنرێت لێرە تێستی یەکرێت بۆی بزانرێت قووەتی ئەو شیشە چەندێکە توانای ڕاکێشانی ئەو شیشە چەندێکە. بەردەوام ئەو تێستا ئەگەر هاتوو تەقیویت یا تەقیویتیا بوو ڕاستەوخۆ بەرهەمێنان ئەوەستێنرێت بۆ ئەوەی چارەسەری کێشەکەی بکرێت کە ئایا کێشەکەی چییە و چی نییە. زۆر باشە. گوێبیستیەوە بووم جۆرە شیشێکتان هەیە بۆ کاتی بوومەلەرزە خوایە دوور بێت. خۆشبەختانە توانم بڵێم یەکەمین کارگەین لە سەرانسەری عێراق کە دەستمان کردەوە بەرهەمێنانی بە شیشی بەرەنگاربوونەوەی بوومەلەرزە کە کاتێک کە دوور بێت کە بوومەلەرزەیەک ڕوودەدات ئەم شیشە خاصەتێکی تایە کە ڕاستەوخۆ ناتەقێت توانای ئیسپرینگی هەیە کە بەوە ناسراوە دژە بوومەلەرزەیە. ئێستا ئەو جۆرە شیشە لە نێو بازاڕەکانە بوونی هەیە؟ بەڵێ خۆشبەختانە لە تەواوی بازاردا بوونی هەیە و لە هەموو تاقیگەکان ئەلحەمدوللیلا لە ژێر تێزدا دەرچووە بە هەموو شێوازەکان بە سەرکەوتووی دەرچووە لە کارگەکە. زۆر باشە. پرسیارێکی ئەوم لا دروست بوو ئایا شیشەکان تەنها بۆ ناوخۆی کوردستانە یان هەموو عێراق؟ نەخێر ئێمە شیشەکانمان بۆ تەواوی عێراقا بۆ کوردستان و تەواوی عێراق بۆ خوار و ناوەڕاستی عێراقی دەنێری. زۆر باشە. پرسیارێک لێرەشە بە پرسیارێک ئێستا ئاسنەکان بە قەوەتنیان بڕبڕی پشتی ئێوە بڕبڕی پشتی ئێمە تەواو بە دڵنیایەوە ئەی کە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە بەکلیل دورگاکەنەوە یاوە خۆت ئێمە تووڕە بووین تەواو ئەی ئەگە شتێ بشکە لە ماڵەوە دایکدانیان خوشکەکان خانمەکان ئەڵێن چێڵێن پیاوە ئاسنیەکە وەرە ئەوەمان پێڵێن تەواو پیاوە ئاسنیەکان وەرە. زۆر باشە سەو لە تێستایە ئەوە لە تێستایە بەڵێ زۆر باش درۆنێ لێیین ئەوە چی بوو؟ ئەوە تاوە کردە یعنی باشە یان چی؟ کردە ئێستا تەواو ئێستا لێرەوە پێمانەڵێت کە چەندێک دەرچووە 600 یعنی کاتێک کە ئەمە کردە ینی باشە کە ئەکردێت لە چەندێکە ئەکردێت ئێستا ئەمە لە 695 ماشەڵڵا ماشەڵڵا زۆر باشە. کاک جیاد ئەوە خەریکی چی ئێستا؟ وڵا خەریک کاروباری خەریکی شیشی تازە؟ بەڵێ چیز تازە بەرەمێنین هەنێک کێشەوەی ئەشکالی تێدا بێت ڕاستەوخۆ لێ دەرەکەین پێشە بێتە ناو بەشەی قاعی غەستەوە. کاک جیاد ئەمەوێت بزانم لە ڕووی تەندروستی و بیرنی سەلامەتی و لێرە چۆنە بۆ کرێکارەکان؟ سواز بخوا بۆ هەموو کارمەندەکان دەسەبەر کراوە لە کۆمپانیای ئینیشیال پارتێل
بامبیمە و هەم بە بەشی تەندروستیشیان بۆ دابیراوە شتێکیش لەم کۆمپانیەکەمە بەرەی پێبین بەشی سەلامەتیە هەموو کارمەندەکان ئەگەر سەرنج بدەن هەمویان جلی سێفتی بە کاملی کڵاو دەستکێش جلی تایبەت گەڵای تایبەت ئەم شوێنەکە کارگەی بەشی ڕۆلیمیلە بەشی بەرەمێنانە لێرە زۆرترین ئادەوات وەکو جلبەرگی باش گەڵاوی باش کڵاوی باش عینەک لێرە دابی نەکرێت زۆر باشە ئێستا حالیان ئەمانە سار دەبێتەوە بەڵام ئێستا بینین بارەکەن وایە بەڵێ ئەمە ئیتر ڕاتە دەرەوە ئەڵاتە دەرەوە بۆ بازار بەڵام لێرە بە سێ چوار کۆناکتێ پەرلانێ لێرە کە شەکە دێت پێشەوەی دەست پێ بکرێت ئێمە سپڵی لێوەرەگری دەدێتە سەر شەبەکەی گەورە شیشەکە باش بوو عیبی نەبوو دێتە ئێرە لێرە کە هیچ کەش و ئەشکالێکی نەبوو و شیشی کورتی شیشەکە خراپ بێت جوان جوان چێ بکەین ئێمە ڕۆژ بە ڕۆژ سعات بە سعاتی شێک دەکەینەوە اینجا ئەو کاتەی ئازادەی بە بەشی فرۆشتن ئەڵێن ئەم شیشانەمانەیە ئامادەی بۆ فرۆشتن ئەتوان باری بکەین ماشەڵڵا هەموو چوادەورم شیشە ئێستا چی باشە من پارەم پێ بێ و خانوویەک دروستکەم و کامل شیش بێ ئیتر هیچی کە بەکار نێنم ئەڵێم با بەرنامەکە بەجێ بێڵین شیش بەرین لەگەڵ خۆمانە و خانووی بێخین لە هەرێمی کوردستان زیاتر لە 7 کارگەی دروستکردنی شیش و ئاسن کار دەکەن کە ڕۆڵێکی گرنگیان لە دابینکردنی بەرهەمی ناوخۆ و پڕکردنەوەی داواکاری بازاردا هەیە هەروەها توانیویانە بە هەزاران دەرفەتی کار بڕەخسێنن و توانای ڕکابەری بەرهەمی هاوردەکراویان هەبێت سەرەڕای هەبوونی هەندێک ئاستەنگی وەک بەرزی نرخی کارەبا و باج و ڕێگەدان بە هاتنە ناوەوەی بەرهەمی هاوردەکراو ئەوەی لێرە دەیبینی نەکەلاوەیە و نە ئاسنەشکاوە بەڵکو ئێرە هەمووی پارەیە ڕۆژانە بە هەزارەها لۆری ئاسنەکان دێنە ئێرە و لێرە دەتوێنرێتەوە و دەدرێت لە قاڵبوو دەبێت بەشی شتێکتان پێ بڵێم لاتان سەیر نەبێت من لە کارگەی ئاسنام بەڵام تەسەورەکەن لێرە ئەو مادە ڕەشەیە مێنێتەوانێ پای سیارەی لێ دروست دەکرێت ئەمڕۆ بینیمان کە چۆن دەستی ماندووی کرێکارەکانمان و تەکنەلۆژیای ناوخۆیی ئاسنی سکراپ دەگۆڕن بۆ پۆڵەکەی ماڵەکانمان هەتاوەکو بەرنامەیەکی تر لە دڵی پیشەسازیەوە ماڵەوە